لە دووری هەزاران کیلۆمەتر کاریگەریەکانی جەنگی ئۆکراین دەرکەوتون و قەیرانی مرۆیی لە چەندین وڵات دروست کردووە. بەو پێی ئۆکراینیشێکە لە وڵاتە سەرەکیەکانی بەرهەمهێنەری دانەوێڵە و ساڵانە هەزاران تۆن هەنادەی جیهان دەکات. لە دوای هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین هەنادەی دانەوێڵەی ئۆکراین ڕاوەستاوە و قەیرانی کەمی دانەوێڵەی لە باکووری ئەفریقیا دروست کردووە. مەغریب یەکێکە لە وڵاتانی لە 25 گەرمی پێویست لە ئۆکراینەوە دابین دەکات. لە ئێستاشدا کە هەنادەی گەرم و جۆی ئۆکراین ڕاگیراوە، هاوڵاتیانی وڵاتان نەک هەر لە بەردەم مەترسی گرانبوونی نرخەکاندان، بەڵکو ترسی ئەوەیشیان هەیە کە بە پارەش گەرمیان دەست نەکەوێت. لە 28 شوبات گەنجینەکانی گەنمی مەغریب بەشی نزیکەی 5 مانگی پێداویستی تێدا بوو. لەگەڵ جەنگی ئۆکراینیش لە سەدا 90 پێداویستیمان لە ئۆکراینەوە هێناوە. ئێستا بازاڕەکان فرەجۆرن. نرخی 1 تۆن گەنم 480 دۆلار بوو. ئەوەش لە کاتێکدایە کە ئەو ئاشانەی لە مەغریبن گەنمێکیان بەکاردەهێنا کە قیمتارێکی واتە نزیکەی 144 کیلۆی بە 27 دۆلار بوو. ئێمە کەشتیەک گەنممان هێنا 30 تۆن بوو. بەهاکەی 6 ملیۆن و 300 هزار دۆلار بوو. وذلك حفاظا على القدرة الشرائية للمواطن. مەغریب ساڵانە 3 ملیۆن تۆن گەنم هاوردە دەکات کە 600 هزار تۆنی لە ئۆکراینەوە دەست دەکەوێت. هەربەتەنیا مەغریب نییە کە جەنگی ئۆکراین کاریگەری لەسەر دروست کردووە، بەڵکو لوبنان و عێراق و سووریا و سوودان و یەمەن و ملیۆنان هاوڵاتی تری خۆرەڵاتی ناوەڕاست زیانیان بەرکەوتووە، بە تایبەت ئەوانەی کە هەژارن، چونکە بەر لە جەنگ خواردنی ڕۆژانەیان بە ئەستەم دەست دەکەوت. بەڵام ئێستا ئەو کارە ساتە گەورەتر بووە.